لە مێژە پزیشکان و شارەزایانی دەرونی گرنگیەکانی مانەوەی مرۆڤیان لە نێو سروشتدا خستووەتە ڕوو وەلایەنە بەسوودەکانی تێکەڵبوون لەگەڵ سروشت و باڵندەکان و ئاو سەوزاییان دەستنیشان کردووە. گەڕان بە نێو سروشتدا یارمەتی دابەزاندنی پەستانی خوێن و کەمکردنەوەی دڵەڕاوچێ و خەمۆکی و باشترکردنی باری دەرونی و تەرکیز و خەوتن و بیرەوەری دەدات. بە تایبەتی کە مێژووی مرۆڤایەتی تا ڕادێکی زۆر ئەمەی پشت ڕاست کردوێتەوە کە ژینگەی ئەو گوندانی بۆ ماوەی هەزاران ساڵ باو و باپیرانمان تێدا ژیاون باشترن لە شارەکان. لە کاتێکدا شارەکان جۆرێکی نوێی ڕیشەین بۆ نیشتەجێبوون کە سەرەڕای سوودە زۆرەکانیان زۆر جار دەبنە مای دروستبوونی فشاری دەروون دروستی. بە گوێرەی ماڵپەڕی ساینس ئەلێرت لێکۆڵینەوەکان ژینگەی شارەکانیان بە زیادبوونی دڵەڕاوچێ و خەمۆکی و کێشەی تری دەروون دروستی لەوانەش شیزۆفرینیا گرێداوە. بۆ چارەسەری ئەو دۆخەش ئاماژە بە سەردانکردنی دەشت و دەردەکەن ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بێت کە کۆمەڵێک سوودی دەروون دروستی و جەستەییان لێ دەکەوێتەوە لەوانەش دابەزینی فشاری خوێن، کەمبوونەوەی دڵەڕاوچێ و خەمۆکی، باشتربوونی باری دەرونی، تەرکیزکردن، خەو، بیرەوەری و خێراتربوونی چارەسەر. توێژەرانی پەیمانگای ماکس پلانک بۆ گەشەپێدانی مرۆیی بە دوای وەڵامێکدا دەگەڕێن بۆ ئەو پرسیارەی ئایا تەنها گەشتکردن لە دارستانەکاندا دەتوانێت ئەم هەموو گۆڕانکاریە سوود بەخشانە لە مێشکدا دروست بکات؟ ئەویش لە چوارچەوەی توێژینەوەیکی نوێدا کە تێیدا تیشک خراوەتە سەر وێنەگرتنی دەنگدانەوەی موگناتیسی FMRI. توێژەران پشکنینیان بۆ ئاڵووی مێشک کردووە کە کۆمەڵێک دەمارەخانی شێوە بادەمین کە کەوتونەتە چەقی مێشکەوە و بەرپرسیارن لە هەستەکانی ترس و تووڕەبوون و بەشدارن لە ڕێخستنی فشار و سۆزداری. توێژینەوەکان دەری دەخەن کە لە کاتی فشاری دەرونیدا ئەو بەشە کەمتر چالاکە لە گوندنشینەکاندا لە چاو دانیشتوانی شار. ئەمەش بە واتایە نات کە ژیانی گوندنشینان وەکو یەکە، بەڵام ئەو کەسانی ئەم تایبەتمەندیان تێدایە بە شێوەیەکی ئاسایی لە لادێکاندا دەژین. توێژەران بە پرسیارکردن و پشکنین بۆ 63 خۆبەخشی بەتەمەن کە خاوەنی تەندروستێکی باشن هەڵساون بە دابەشکردنی بەشداربووان لە نێوان پیاسەکردن بۆ ماوەی یەک کات ژمێر لە ناوچەیەکی شارستانی قەرەباڵغ وەکو ناوچەیەکی بازرگانی شاری بەرلین، هەروەها ژینگەیەکی سروشتی وەک دارستانی گرونڤالد لە بەرلین. هەرێک لە گروپە بەشداربووەکان بە ڕێگایەکی دیاریکراودا دەڕۆن بێ ئەوەی لە ڕێڕەوەکە لابدەن یان مۆبایلەکانیان لە ڕێگاکەدا بەکاربێنن. توێژەران ڕایان گەیاندووە وێنەگرتنی دەنگدانەوەی موگناتیسی بۆ بەشداربووان دوای پیاسەکردن لە دارستانەکاندا کەمبوونەوەی چالاکیەکانی لە ئاڵووی مێشکدا نیشان داوە. ئەمەش پشتگیری لەو بیرۆکەیە دەکات کە سروشت دەتوانێت ببێتە هۆی دروستبوونی کاریگەری سوودبەخش لەو ناوچانەی مێشک کە پەیوەندیان بە فشارەوە هەیە. ئەم گۆڕانکاریش لە ماوەی تەنها 60 خولەکدا ڕوودەدات. دۆزینەوەکان پشتگیری پەیوەندێکی ئەرێنی دەکەن لە نێوان سروشت و تەندروستی مێشکدا، بەڵام ئەمە یەکەم توێژینەوەیە کە پەیوەندێکی کردداری نیشان دەدات. هاوکات ئەو بەشداربوانی بە دارستانەکاندا ڕۆیشتون ڕایان گەیاندووە چێژی زیاتریان لە پیاسەکردن وەرگرتووە لە چاو ئەوانەی لە ناوچە شارەکان بە پێڕۆشتون. ئەمەش لەگەڵ ئەنجامی لەرینەوەی موگناتیسی و لێکۆڵینەوەکانی پێشووتردا یەک دەگرێتەوە. لە کۆتاییدا توێژەران گەشتونەتە ئەو دەرەنجامەی ئەنجامەکان لە بەرژەوەندی ڕۆشتندان لە ژینگە سروشتیەکاندا بە پێچەوانی شارەکان کە دەبێتە هۆی فشاری زیاتر بۆ سەر مرۆڤ.